سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە دەبینەوە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ جەژنی ڕەمەزانی پیرۆزە و هاتوونەتە نێو بازاڕ دەمانەوەی گفتوگۆ بکەین لەگەڵ هاوڵاتیان با بزانین پەیامەکانیان چییە و پەیامەکانی خۆیان بۆیان بگوازنەوە. ئەم شەویش دەمانەوەی گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی تۆی هاوڵاتی لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێمی کوردستان؟ چ داواکاریەکت هەیە لێیان و ئەتەوێ چۆن ڕەوتی سیاسەتی هەرێمی کوردستان بگۆڕێت بە جۆرە بێ بەدڵی توی هاوڵاتی بێت؟ ئێوەی بەڕێز بینەرمان بن با بزانین پەیامی هاوڵاتیان چییە و چ پەیامێکیان بێیە بۆ سەرکردەکانی هەرێمی کوردستان؟ فەرموون با پێکەوە پەیامەکان بگوازیرەوە. باشە قوربان، لە جەژندا چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێمی کوردستان؟ خۆشحاڵم کە بۆ ئەم سەرکردانە کە ئیشێکی باش بکەن و یارمەتی ملێتەکە بۆن. لەم سەرکردانە تا چەند ڕازی؟ وەڵڵاهی زۆر باشە، داواکاری چیە لێیان؟ داواکاریان لەو ملێتەوە لەو فەقیرانەوە. لە جەژندا چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێم؟ وەڵڵاهی جژنەکەمان خۆشە لەخوا بەزیا بێ و ئیشمان باشە لەخوا بەزیا بێ، بازاڕمان کرایەوە و ئیشەکەشمان باشە و بوونەی جەژنەوە و جەژنتان پیرۆز. لێرەوە سوپاس دەکەین. چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێم؟ وەڵڵاهی دایی هیچیان لێ ناگەین، بازاڕمان بە بوونەی جەژنەوە باش هەرەوەیە. لەم سەرکردانەی هەرێم تۆ ڕازیت؟ بەڵێ، بەس بە بوونەی بەعاش و قەیرانەوە تۆزە ناخۆش بۆ تۆش نا هەرەوەیە. ئاسمان کۆڵەکەی ئەوێت ئەم هاوڵاتە بەڕێزە لە سەرکردەکانی هەرێم ڕازیە. سەرکردەکانی هەرێم با بخۆیان ئەم شەو لە خۆشیە شاگەشکە بن. لە جەژندا چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێم؟ وەڵڵا هیچ. بۆ؟ بێسوودە. نەنا بڵێ. وەڵڵا زۆر بێسوودە. ئەگەر سوودی هەبێت چ پەیامێکیان ئاراستەکەی؟ بەس ڕازگۆ بن لەگەڵ خەڵکە. درۆیان کردوە؟ زۆریش. درۆزن ئەبێت چی لێکرێ؟ سێدارە لێرەشەوە نییە. پەیامت چییە بۆ جەژن؟ وڵای وادارە خەڵ دڵی خۆش بێ، دڵخۆشش نییە. بۆ دڵی خۆشە؟ لەخوا بەزیا باش. لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا لەم شاشەیەوە چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێم؟ هیوادارم سەبابن ڕێکەون بەڕاستی ئەوان ڕێکەوەن خەڵکیش دڵی خۆشە ئیش و کار باشە بێ. تەمەنەمانەوەی کاک مەسعود هەنگاو بنێ و راگەوری خۆی شان بە چکە خەڵکی بەڕاستی گوناحە بێ مەعاشی تەحەموولەکرێ ئاژاوە تەحەموول ناکرێت. لەم سەرکردانە ئێستا ڕازیت بەم ئیشیانەوەم دۆخەیستەوە؟ وەڵای سەرکردەکانمان خراپ نین، بەڵام بەداخەوە هەندێک جاریش تۆزێک میلەتیان میرەچێتەوە. پەیامت چییە بە نێجەژنەوە؟ هیوادارم ڕێکەوە لەم حیزبانە ڕێز و خۆشەویستیمێ بۆ گەلی کورد بۆ برا پێشمەرگەکانمان. هیوادارم هەموو ڕۆژێکمان هەر لە جەژن و خۆشیا بێ چۆن نەبینێ خەڵکە مرتاح هەموو ڕۆژێگەر وا بێ. جەژنە پیرۆز بێ. پیرۆز بێ دەشت سپاس. لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێم؟ وەڵای ئەوە ماڵجیایی نەکەن، ئەوە شەڕی بوو و خەسومانگەر حیامان ئیتر بەس. سروی سبێدەی جەژن وادەی لە دەرگەی دەروون چیان ئاراستەکەی؟ چیان ئاراستەکەم یعنی ئەوەی کە پێویستەکە پێیان بڵێ خوا نەیزانین تر چ پێویستەکە ینی ئامۆژگاریان کرد. بەڵام بیریا خەرەوە یعنی ئەبێ سوراحی سەر بە پەرداغ دانەوێن ئەگەر ڕاستی بێ، بەڵام ڕاستە سوراحی بەڵام سەر بە پەرداغ دانانەوێن. لە سەرکردەکانی هەرێم ڕازیت؟ وەڵای کەم تا زۆر لەوە شتیان نابێ باش بێ بەڵام بەگشتی نا. لێرەوە چیان؟ لێرەوە ئەوەی کەوتم تر بەسە ینی پێویست ناکات شتێکە ئەمە ئاراستەیانکەین لەبەرەوە خوان لە من و تۆ زۆر زۆر باشتر شتەکان نەزانن. بۆ نێجەژنەوە پەیامت چییە؟ بۆ نێجەژنەوە وەڵای پەیامی ئاشتی و ئاوادانی بەسە ینی ئەوە پەیامەکە بەس ئاشتی ینی ئاشتی هەبێت و بە بۆنەی جەژنەوە
ئەلەم کەناڵەوە چ پەیامێک ئاراستی سەرکردەکانەکەی سەرکردەکان وەڵا ئێستا هەل نینە هیچیان هەرچێهانت دەوێ زین لۆ لەبەرەوەی ملەتیان تاوان دیتەوە لە پێناوی بەرژەوەندی خۆیان هەمویان خەرچیان فێرە دزی و ڕێگری و ماری خەرک بخوا و تۆ لەم جەژنەدا داواکاری چییە؟ پەیامەت چییە؟ وەڵا ئەمە چینی فەقیر داواکاری زۆرە بەس ئیسپادەی نییە ئەو قسانە هەموو سەرجارە چییە؟ هەرچ برێ هیچ نیە ئیسپادەی نییە جەژنە پیرۆز بێ جژنێ توش و پیرۆز بی هەموو ملەتی کورد پیرۆز بیت بە تایبەتی جژنی پێشمەرگا پیرۆزەکەم دایکی شاهیدان وێنگۆش باس دەکەین بە بۆنەی جەژنەوە لێرەوە چ پەیامێک ئاراستەی سەرکردەکانی هەرێمەکەی وەڵا حەزەکەم هەموو یەک دەست بن یەک تیفاق بن بۆ مەسلحەتی ملەتی یەک تیفاق بخۆش جوانترە شتەکە ئینشاڵڵا بەرەوەی باشیە داعش زەعیفە هیچ قەوەتی نەمایە بەرەوە کشانەوەی داعش ئینشاڵڵا بەرەوە خۆشی دەچی ئینشاڵڵا جژنە لەنگۆش پیرۆزبی جژنەکەمان خۆشە لەخوا بە زیابێ و ویشمان باشە لەخوا بە زیابێ بازارمان کرایەوە و یاگەڕیزن یەک پارچەنین بگرە لەسەر ئاستی ناوخۆ لە بەرخاتی حیزبەکانی تر لە بەرخاتی وڵاتانی دەرەوەی کوردستان بگرە دژاتی یەکترەکەم هیوادارم هەمویان یەک بگرن ئەمە زۆر نا لەبارە تۆزێ اقتصاد بخەنەوە وڵات وەڵا جەژنە پیرۆزی خۆم ئاراسی هەموو گەلی کوردستانەکەم هیوادارم هەموو میلەت سەرکەوتوو بێ و واللهی ماڵی وا هەیە قەسەم بەخوا جەژنی نەکردووە واللهی ماڵی وا هەبووە دینارێکی نەبووە کە بیکا بیا بەدەستی مناڵەکەیەوە بە بۆنەی جەژنە ڕەمەزانی پیرۆزەوە لێرەوە چ پەیامێک ئاراستی سەرکردەکانی کوردەکەی لیان ڕازیت ئاواتت چێ لەم جەژنەیە ئومێدت چییە؟ وڵا یێرە ئارامی شاری و سوپاس کردمایتان ساغ و سەلامە جەنابە لێرەوە چ پەیامێک پیرۆزبایی لەگەڵی کوردستان دەکەم بە تایبەتی براتێژمایەتان بەستە لە بەرەکانی دێت خۆشحاڵیەوە لەژنیشی زۆر خۆشە ئارامە شار پەیامێکت بۆ سەرکردەکانی کوردەیە سەرکردەکان هیچ کێشەیەکیان نییە دەستگەرەوەی خەڵکەکە خۆی خراپە هیچ کێشەشی سەرکردەیەکی نییە کە شاعر بۆ خۆی خراپە بۆ خراپە خەڵک بۆ خۆی خراپە چۆن یانی خراپ هەر خراپە بۆ خۆی شاعرەوەی خراپ بکە هیچ کێشە بە سەرکردەیەکی نییە میلەت چی کردووە خراپە میلەتەکە بۆ خۆی خراپە کەسێکی هەڵبژاردووە و کەسەیە جێ متمانەی نەبووە بۆ ئێوەش کردە بە دەنجی خەڵکە کەتە ناو سەرکرداتیەوە میلەتەکە خۆی خراپە کەسی خراپیش هەڵبژاردووە کەسەکە بەخۆی باشیش بیتن هەر خراپ دەبێت میلەتەکە خراپە هەرێتەوە سوپاس لەم جەژنە پیرۆزەدا چ پەیامێک ئاراستی سەرکردەکانی هەرێمەکەی وڵای هیوادارم ئاگایکە لەم خەڵکە بێت بۆ نمونە لەو ڕەمەزانە ژیان نەو لە دەستکارەبەوە هەرەوەنە لیان ڕازینیت بەخوا ئەوەی کە لەسەر یانە بە تەواوی جێبەجێ ناکەن سەرکردا بێت چۆن بێ وەڵای بێ دادپەروەر بێت ئەی جەژنە پیرۆزە ئاراستێکی یەکەی وەڵای گشت خەڵکی کوردستان و سای پێشمەرگەکان ماچەکەم جەژندان پیرۆز بێت خۆشە پیرۆز سپاسەکەم لە جەژنی پیرۆزی ڕەمەزاندا چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێم وەڵا دەستخۆشیان لێگەین و زۆر سپاسیانەکەین لە هەر شتێک کە کردیانە و داواشیانانەی هەرێم ڕازیت تا ڕادەیەک بەڵێ تا ڕادەیەک چ پەیامێکیان ئاراستە ئەکەیت هیوای شتی باشتریان بۆ خوازن و هیوادارم شتی باشتریان بۆ بکرێ بۆ خەڵکەکە و بۆ میلەت و ئەو شتانی کە کردویانە میلەتیان خۆشحاڵ کردووە هەندێکی بەڵێ هەندێکیشی نەخێ پەیامی خۆ ئاراستێکی یەکەی جەژنە پیرۆزە خوارەسێکی ئاراستی هەموو خزم کە سوکاران و برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ و هەموو لای پەیامی خۆت لەم جەژنەدا چۆن ئاراستی سەرکردەکانەکەی وەڵایی پیرۆزبایی بەس لەوان ناکەم لە هەموو کەسێکی یەکەم بەس لە سەرکردەکانی ناکەم لە هەموو گەلی کورد و بە تایبەتی پێشمەرگەش پەیامێکت بۆیان هەیە داواکاری چیان لێ وەڵای داواکاری تام قسەکەم تا تۆ قسەکەی هیچ سوودێکی نییە بۆیان چکە کار لەوە نەگەشتوتە سەر ئەوەی کە من پێیان بنێرم
بەڵام ئەوە بکەن ئەوە مەکەن چکە بە حادی جۆ لە من ناگرن جۆ لە تۆ ناگرن جۆ لەو ناگرن جۆ لە هیچ کەسێک ناگرن ئیتر پامی چی بنێرم بۆیان چی بکرێ باشە چی بێ بێش وەکو پێم وتی نەجۆم لێگرێت نە ئەشتان قسەشکەم بۆی چی بکریان چی نەکرێت ئاوە چاپۆستی بمێنێتەوە ئینشاڵڵا وا نابێت جەژنە پیرۆزەی خواراسێکیەکەی بەس لە پێشنەکەیەکەم جەژنتان پیرۆز بێ پیرۆز بێ سپاس دەکەم بە بۆنەی جەژنەوە چ پەیامێک ئاراسی سەرکردەکانی کوردەکەی وەڵایی داوای یەک ریزیان لێکەم و داوای ئەوەکەم ئەم خەڵکە برسیە بەڕاستی ئەم خەڵکیانی ئەم وەزانی ئەم خەڵکی تایە نازانی یعنی خەڵەکەمی لە کاباژی داوا لە هەموو سەرکردەکان لە بەرز کاک مەسعود لە کاک نەوشیروان لە بەرز کاک عەلی باپیر لە هەموو سەرکردەکەی حیزبەکە داواکەم کە یەکگرنەوە و وەسی ئەم خەڵکە باشکە باشە تۆ لەم سەرکردانە ڕازی نیت ناوەڵا لە هیچیان ڕازی هیچ نیازی چییە بۆیان پێشنیازم بۆ ینی ئەڵەم میلەت برسیە میلەت بێتاقەتە ینی بەڕاستی وەسعێکی وەزعانی ئەو وەزعانی بۆ خەڵکیان دروست کردووە جەژنە پیرۆزە خواراسێکیەکەی جژنە پیرۆزی خۆم ئاراستەی کەناڵی پەیامەکەم هەموو گەلی کورد کە سوکاری شەیدان هەر پێ سەرکردەکەی لێرەوە داوایان لێەکەین کێگرنەوە ئێرەوە چ پەیامێکت پێ بۆ سەرکردەکانی هەرێم چ پەیامێکیان بۆ نێری هیوادارم بتوانن کۆبوونەوەیکی یەکگرتو هەمویان بەیەکەوە بتوانن کۆبوونەوە لەم دۆخی هەرێمی کوردستان تا چەند ڕازی کەم بە ڕازینی لەم جەژنەدا جەژنە پیرۆزەی خواراسێکیەکەی جەژنە پیرۆزەی ئاراستەی هەموو کەسوکاری شەیدان و پێشمەرگە قارەمانەکان و هەموو گەلی خۆشەویستی کورد جەژنە پیرۆز بێ جەژنی خۆشتا بێرەز بێ دەرەمە ڕۆژە لە خۆشیە بنان لە جەژن نابن لەم جەژنە پیرۆزەدا چ پەیامێک ئاراسی سەرکردەکانی کوردەکەی بخۆە ئەبێت جێ سپازنامە نین ئەمە یەک توش ئەوە نین کە خەڵە خۆیان لەسەر بیا و خراپ بکە هیوادارم بە هەر چوار پارچەوە یەک دەسە بن و دەسە لە ناو دەستێک بیرە لە حکومەتی کوردی بکەنەوەنێ و بیرە لەم بارودۆخی ئەم خەڵکەکان و بیرە لەم قەیرانەکان خۆلیان ڕازینی لەم سەرکردانە ناوە بە هیچ شێوەیە داواکاری چێ لێیان داواکاری هەمویان لەسەر مێسی گفتوگۆ دانیشن و یەک دەسە بن چەند حیزبەیە حیزبێکی پشکۆلانە دروستکەن و چونە سەر مێسی گفتوگۆ ئەم خەڵکە چێوێ میلەدە چێوێ با گەنجیش ئەمەنێتەوەلا نەبێت و گەنجی ئەم وڵاتەوە نەبێ ئیش نەبێت جەژنە پیرۆزە خواراسێکیەکەی دایک و باوکم لێرەوە جەژنی پیرۆز پێ لە پێشمەرگە قارەمانانەکە ئێستا لە بەرەنجەکان لە پێناو منوت و دوانێک و منوت و یاخۆیان بەختەکەن لێرەوە چاوی هەمویان ماچەکەم و جەژنی هەمویان پیرۆزەکەم و بە هەموو کارمەندانی ئێوە شوانە و دەستخۆشکردیتان لەکەمەوەی وادارم هەر لە جەژن نابنەوە لە خۆشییاە بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە چ پەیامێک ئاراسی سەرکردەکانی کوردەکەی وڵا داواکارم کە سەرکردە سیاسەکان هەمان نەبدەن گوێت ڕیز بن و کۆبنەوە نەکە ڕۆژە کۆبنەوە بە لە بینی خۆیانە کۆبنەوە و دواتری زدی بەیانێکی دەوەست لەم سەرکردان ڕازی نیت تا ڕادێک ڕازیم شێن هێن بە شوێنی ئەوان کەس هەیە چێت هەروەکوانەکە خراپترەکەت بۆی هەر ئەمان بکەین باش وڵا پێویستەکەی تر ماڵی کوردێک بخرێتەوە چیەکە خرێتەوە بە کۆبوونەوە سیاسەکان نەک لە پشتم لەو دازم لە لایەنێکی سیاسی بۆ لە خیان لایەنێکی سیاسی لەگەڵ لایەنی ترا کۆبێتەوە هەمویان یەکدەنگ بن پەیامێکت هەیە چ جەژنە پیرۆزیەکە بۆ کێ جەژنە پیرۆزاکە لام و کورد جەژن پیرۆز بێت جەژنانەیەم تامانە جەژنانەیەم تامانە یخوا بێبێت بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە چ پەیامێکی بۆ سەرکردەکانی کورد هەموو پەیامێکمەیە بۆە وەکو خۆشی وەکو بەشم چڵا کۆتایی پێ بێ بەم شەڕ و هەراو بەرمش جەژنە پیرۆزە لە هەموو لایەکەکەم لە هەرچی کوردێکی بە شەرەفێ لە ئەوی دنیاە سەرکردەکانی چیان پێ بڵم بەیان هەموو شتێکە زانم ئەوە تا کار و کەسابەتیان نێشتووە پاریان بە کەس نێشتوە من لەم دوکانەیە ئیشەکەم الحەمدولیلا من لە هیچم کەم نیوەکو خۆم باس خۆم ناکەم سپاس بەخوا زۆر زۆر لە خۆم زیاترم هەیە بەڵام بەعام ئەو کەسێکی هێتە دوکانەوە بۆ منە من جارانێک کراسێک 5,000 خێرە کرد ئێستا بە 2,000 خێری فرۆشم بەس لەبەرەوەی بفرۆشرێ و ڕستەکەم نمێنێتەوانە و خەڵکەش بێوەزعە
الحەمدولله ئەرە وڵاتی ئەوش بۆ خۆی هەر شتێکە مانگی چەندەکرێ دوکانەی من کرێکی وا نادەم چکە ئی خۆمانە ئی خۆمانە شکر ئەگە دوکانێک ئەمەی بەڕێزە بدرێ بەکری ئێستا مانگی چەندەکە من ئەمە ئەلێرانە مانگی تقریبا ملیۆنێکیان لە زەبانی خۆمانە ماڵم ئێستا ئەو ملیۆنێتر پێیاکات ئەزانی چۆنە ئێستا منەوە تا شەوە سەعات شەنە نۆ لایاوە ئەگە دەری بێنە من لە ماڵی ئیسراحەتەکەم هیچ پێویستم بە من نییە بەس دیارە دەری نایەنێت بۆیە لێرم بەسمە بەسم خۆم نییە سام قسانەکە ئیکەم خەڵک لاچێ دەست و ناسیەوە زانمە بەسم خۆمم نۆکو خۆم دە هیچ شتێکم کەم نییە سپاس بۆ خۆی گەورە چێ کەسابەتەکەم ڕەنجی شانی خۆمەوە تا هەموو جانم عەرەقە ڕەنجی خۆم ینی هیچ منەتی کەسم نییە باشە بەس خەڵکێک هەیە بەڕاستی محتاجە بەڕاستی کرێکەی بۆ دەرنانێ وازیشی لێ بێنێ ئەی چی بکات تۆدەم سەرکردانە ڕازیت وەڵی بڵند چی خۆیان چاکەزانن ئینسان سامو خۆم لە ماڵی خۆمە ئەزانم چیم چانوە ئەوانی ژەک بەیەکیان لە گەورە تا بچووکیان چاکەزانن چیان کردو چیان نەکردووە پێویست ناکەم من نەوەسفیان کەم نەخسەشیان پێ بڵێم کردەوەی خۆیان سەی مێژی خۆیان بکەن ئەزانم چەندیان کردووە باجەکەشی ئەوە تا میلە دەیە جژنە پیرۆزە خواراسێکی یەکەی وەڵا جژنە پیرۆزەی خۆم ئاراسی هەرچی مسلمانێکەکەم کە الحەمدولله ڕەمەزانی گرتووە و خوای گەورە لە هەمومانی قبول کردبێت و خوای گەورە بیگا بە خێر و بەرەکەت بۆمان و ببێتە ئاشتەواییەکی سەرتاسەری ئەم میلەتە و ئەم میلەتە بەڕاستی هیلاکە بەدەست ئەم حیزبانەوانێ خەڵک دەنگەیە لەبەر خاتریەوەی کە کەسێک هەڵبژێرێت خزمەتی بکە بەس باوەڕکە خەڵک بووە بە خزمەکاری ئەمانە یەک بەیەکیان حەز کەسیان عنی ئەوە نییە بڵێ ئەمەیان ئەوەیان حیزب بۆ خزمەتی خەڵک با دروستکرێ نەک خەڵک بۆ خزمەتی حیزب دروستکرێ لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا چ پەیامێک دەی بۆ سەرکردەکانی هەرێم واللهی بەڕاستی جێژنە پیرۆزیان دەکەم سەرەتا لەگەڵ ئەوەشدا بەڕێی خۆم یعنی ئەمەوێ ئەویان پێ بگەێنم کە دابچونێ بۆ خۆیانە بکەن یعنی بزانم ملەتێک هەیە کە چەساوەیە کە ملەتێک هەیە کەوا فەقیرە لیان ڕازی تۆ واللهی شخصی خۆم نە لەبەرەوەی ملەتێکی زۆر هەیە یعنی خەڵکانێکی زۆر هەیە بەڕاستی هەژارن ئەمانش قوتەکەیان نەخۆن کەوتەنیان توانە باشە حکمڕانی بکەن بە تاکید جژنە پیرۆزی خوارەسێکی یەکەی واللهی ئاراستەی هەموو مسلمانان یەکەم و بە تایبەتی کەناڵی پەیام جژنەکەمان خۆشە لەخوا بە زیابێ و ویشمان باشە لەخوا بە زیابێ بازارمان کرایەوە و یاگەڕیزن یەک پارچەنین بگرە لەسەر ئاستی ناوخۆ لە بەرخاتی حیزبەکانی تر لە بەرخاتی وڵاتانی دەرەوەی کوردستان بگرە دژایەتیەک ترەکەم هیوادارم هەمویان یەک بگرن ئەمە زۆر نا لەبارە تۆزێ اقتصاد بخەنەوە وڵات وەڵا جژنە پیرۆزەی خۆم ئاراسی هەموو گەلی کوردستانەکەم هیوادارم هەموو میلەت سەرکەوتوو بێ و واللهی ماڵی وا هەیە قەسەم بەخوا جەژنی نەکردووە واللهی ماڵی وا هەبووە دینارێکی نەبووە کە بیکا بیا بەدەستی مناڵەکەیەوە بە بۆنەی جەژنەوە چ پەیامێک دەی بۆ سەرکردەکانی هەرێم وڵایی من جەژنە پیرۆزە جارێ لە جەنابتانەکەم و لە هەموو سەرکردەکان و لە میلەتی کوردی هەموو پارچەکانی کوردستان داوا لە هەموو سەرکردەکان و لە هەموو حیزبەکانەکەم کە ئاشتەواییەک بۆ میلەتی کورد بکەن و کە ڕێکەون لەسەر هەموو شتێک و بارودۆخی هەموو میلەتی کوردستان خۆشکن بۆ هەموو کەس لەم سەرکردانەوە لەم دۆخەی هەرێمی ئێستا تا چەند ڕازی وڵای هیچ ڕازین چی بکرێ باشە وڵی تر لەسەر مێزی گفتوگۆ دانیشن و ڕێکەوتی نامەیەکەن و ئەم خەڵکە لەم قەیران و لەم داماوی و لەم هەژاریە نەجات بن جژنە پیرۆزی خوارەسێکی یەکەی ئاڕاستەی هەموو میلەتی جەنابە جەژنە پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ سپاس دەکەم بۆنی جژنە ڕەمەزانی پیرۆزەوە چ پەیامێکی بۆ سەرکردەکان وەڵاهی احترامم بۆ تۆ پەیامم ئەوەیە زیاتر هەوڵ بەن یەکتەوایی و یەکڕێزی یەکگرتووی لەم ناو ماڵی کووردا دروستکەن و هیچی تر بەڵکو ئەوەی کە ئێستا هەیە پەرتەوازەی عنی شڵۆقەیەکە لە دۆخی نێوماڵی کوردی و هیچی تر وەڵێ ئەوەی کە هێشە
سەرپایانی سەرکردەکان زیاتر بڵێم سەرکردەی حیزبەکان نەک سەرکردەکان پایانی سەرکردەی حیزبەکان زیاتر یەک ڕێزیە یەکگرتوویە بەڵام سێرەکە لە مجەڕەدا شتێکی ئەوتۆ نییە بەڵکو شتێکە کەەوە هەرچی عارف هیچی تر نییە ئەچینە ئەگەر پێ لەسەر مێزی گفتوگۆ دانوستان بکە یەک ڕیزی بکە شتێکی زۆر زۆر تەبیعیە من ئێمە ماڵی تۆرە ماڵی من گەورەی بنوێنە شتێکی ترە بەڵام ئەوەی بێت کێتە سەر ئەسلی مەسەلەکە ئەسلی مۆزوعەکە ئەوەیە هەر کەسە و هەر سەرکردێکی سیاسی هەر سەرکردێکی حیزبی لە ڕێکەوەیەوە یعنی کۆمەڵێ مەشاعیر کۆمەڵێ هەڵوێزی جابەکە بەڵکو هەر لە ناوخۆی حیزبەکەشا نەک یعنی چۆنە لەسەر سەرکردەی حیزبەکان کاری پێ ناکرێت بەڵکو لە ناوخۆی حیزبەکەشە ڕاستیدێکی ئەو تۆی بۆ دانەرێ بیرمان نەچێت ئەمەی جەنابی کاک مەسعود کە لەم ڕۆژانەیە لە مای نزیکی هەفتەیە دوو هەفتەیە دوو پامی بڵاو کردو هیچ حیزبێک نەچوو بە هانایە یعنی ئەمە زیاتر پەرتەوازەی ماڵی کوردە نەک یەک ڕێزی ماڵی کورد ئەگەر من یەک ڕێزی ماڵی کورد پارێزم من تەناسوولەکەم من هێم بۆ ماڵی تۆ وەرە بۆ ماڵی من ئەوەی کە ئێستا هەیە جگە لە پەرتەوازەبوونی یەک ڕێزی نێو ماڵی کورد لە باشووری کوردستانە ئەوە هیچ شتێکی مقنعە یعنی لە بەرچاوە بگرە بەرتەوازەی زیاتر لە ناوچەکانی تری لە پارچەکانی تری باشووری لە پارچەکانی تری کوردستان یعنی زیاتر بەدی دەبێنێ بۆ نمونە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور یعنی تۆ سێرەکەی کۆمەڵە مەسائیل هاتووەتە پێشەوە نەک سەرکردەکانمان یعنی چۆنەڵێ یەک ڕیزن یەک پارچەندین بگرە لەسەر ئاستی ناوخۆ لە بەرخاتی حیزبەکانی تر لە بەرخاتی وڵاتانی دەرەوەی کوردستان بگرە دژایەتیەک ترەکەم بۆ نمونە مۆزوعێکی زۆر واقع ڕوونیارە لەسەر مۆزوعی باکووری کوردستان لەسەر مۆزوعی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە ئێستا کۆمەڵێ ڕاگەاندن هەیە باسی ئەو شەڕانە ئاکاکە لە نێوان حەتکا و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە ڕوئە حکوومەتی ئەردۆغان و باکووری کوردستانە ڕوئە کۆمەڵی ڕاگەاندن هەیە ڕاستە هەرگیز پێناوە باسیشی ناکەوە کووا بێ خۆی لە مۆزوعەکە دزیوێت و هیچ تەداخولێکی نییە بۆیە من هیوادارم لە ڕێگەی تۆ لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەیەوە هیوادارم یەک ڕێزی سەرکردەکانی کورد نەک بەمانای پەیام نەک بەمانای قسەکردن بەڵکو بەمانەی کردارەکی ڕوونباتەوە جەستەبات لەسەر بۆەوەی بەهێزبوونی پارچەکانی تری کوردستان بەڕێزازم پامێکی دیگە هەبوو من داوا لەم کەناڵە بەڕێزەی جەنابتانەوە داوا لە بەڕێز مامۆستا عەلی باپیر مامۆستا محەمەدین ئەمیداری یەکگرتوو و مامۆستا عیرفان کە سەرۆکی بسووتنەوەی داوایان لێ یەکەم کە لەگەڵ یەکێتی و گۆڕان و پارتیا کۆبوون و ئاشتەواییەک بکەن کە چۆنەڵێ ئەم میلەتی کووردە خۆشگوزەرانیەک بەردەوام بکە برا بەڕێزانەمان داوای یەکڕێزی ماڵی کوردەکەن داواکەن هەموو سەرکردەکانی کورد پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و بەرژەوەندە شخصەکانی خۆیان وەلا بنێن لەبەر خاتری بەرژەوەندی گشتی ئێمە هیوادارین سەرکردە بەڕێزەکانی کورد بێت جیاوازی کۆ ببنەوە گەورەی خۆیان بنوێنن بچنە لای یەکتری لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە مێژوێکی پڕ لە سەروەری مێژوێکی پڕ لە نەمەری بۆ خۆیان تۆمار بکەن وەکو هەندێک سەرکردەی گیان کە تا ئێستاش خەڵک باسی گەورەی و پیاوەتی و کارە باشەکانی ئەوانەکات هیوادارین لە دوای مردنی خۆیان سەرکردەکانی کورد مێژوێکی پاک مێژوێکی جوان مێژوێکی گەورەی بۆ خۆیان بنووسنەوە ماڵی کورد یەک بخەن لە پێناو دروستکردنی دەوڵەتی کوردی بۆ وەکو ئەم برا بەڕێزانەوە وتیان چیتر ماڵی کوردی پەردەوازی پێوە دیار نەبێت بۆی دەوڵەتانی زلهێسی دراوسێشمان پێمان خۆش نەبن بۆەوەی ئەگەر ئێمە یەکگرتوو نەبین پارچە پارچە بین ئەوە بە دڵنیایە و دوژمنەکەمان زیاتر زەفرمان پێ دەبن زیاتر ئەتوانن داگیرمان بکەن زیاتر دەتوانن ناوان بنن هیوادارین سەرکردەکەمان لە پێناوی بەرژەوەندی وڵاتانی دراوسیە و بەرژەوەندی وڵاتانی جیهاندا هەوڵەدە یەک ڕێزی ماڵی کورتێک بدەن هەوڵ بدەن خۆیان کۆ بکەنەوە لە بەرامبەر داگیرکارەکان لە بەرامبەر ئەو وڵاتانەی کە وڵاتی ئێمان داگیرکرد لە ڕابردوودا بوەستنەوە و ماڵی یەک ڕێزی کورد یەک بخەن بۆ ئەوەی دەوڵەتی سەربەخۆی کوردستان ئینشاءالله ڕابگەیان بێت جەشنتان پیرۆز بێت شکر باشە قوربان بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە چ پەیامێکە هەیە بۆ سەرکردەکانی کورد واللهی هیوادارم هەمویان یەک بگرن ئەم وەزعات زۆر نا لەبارە دۆزێ اقتصاد بخەنەوە وڵات زۆر ناخۆشە ئەم وەزا اقتصادمان تەواو دابەزی و هیوادارم سەرکەوتووی و ئەوانی یەکبوو تۆ لێیان ڕازیت لە ئیشەکان ڕازیت نەوەڵە وەکو ڕازی بوونەوە سەرکردا بێت چۆنە بەڕای بەڕێزێ سەرکردە ئەبێ کراوە بێ بۆ خەڵک لە دەمی خۆی بگرێتەوە بیا بە خەڵکەوان لە دەمی خەڵکی یەگرنەوە بۆ خوانێت منەتیان ودرە سەرکردا بەخوا وەکومان ڕاهاتووە وەکو پێویست نەوەڵە جەژنە پیرۆزەی خۆ ئاراستێکی یەکەی وەڵا جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی هەموو گەلی کوردستانەکەم هیوادارم هەموو میلەت سەرکەوتوو بێ و
ئەوانیش چای بە وەزعگا بخشێنەوە ئەم وەزعنا لەبارەمان بۆ چاکن. لە جەژنی پیرۆزی ڕەمەزاندا پەیامە چیە بۆ سەرکردەکان؟ واللهی پەیامم ئەوە بوو کە ئەو خەڵکە زۆر بەڕاستی زۆر فەقیر و داما بوو لەو کادا ئەو معاشیان نەدا بۆ فەقیرانە. واللهی ماڵی وا هەیە قەسەم بەخوا جەژنی نەکردووە. واللهی ماڵی وا هەبووە دینارێکی نەبووە کە بیا بەدەستی مناڵەکەیەوە. یعنی ئەوان بەڕاستی شتێکیان کرد زۆر ناخۆش بوو. ئەبواە پێش ئەوە تەبلیغیان بکردای ئەو معاشە پێش وتیان پێش جەژن ئەیین بەس وا دەرنەچوو. تێگەشتی یعنی بەڕاستی زۆر میلەت زۆر پێی ناخۆشە ئەو شتە. ئەگەر پێی ناخۆش نەبووە دڵی ئەو میلەتەیان خۆشەکرم جەژنە. پەیامێکیان ئاراستاکەی؟ واللهی پەیامێکی ئاراستاکەم ئەمەوێت لەمە لە ڕێکوپێک بن و هەمویان ببن بەیەک و تێگەشتی دڵی ئەو میلەتە ڕازیکەن و ئیتر هیچ شتێک. تۆ لیان ڕازیت؟ واللهی من وەکو ڕازی لیان ڕازیم بەس میلەت خۆی گەندەڵە ئەوان گەندەڵ نین. بۆچی؟ واللهی لەبەرەوەی میلەت هیچ لە دەسەڵات نی هیچ ناکە کاکە ئەوان هەرچی بکەن میلەتیش بێدەنگە کە میلەتیش بێدەنگ بوو دەستیان خۆش بەوان چیەکەن بەڕاستی خۆیان بەڕاستی زۆر دەستیان خۆش بێت. چکە میلەت زۆر داماوە میلەت زۆر فەقیرە. تێگەشتی؟ بەڵێ ئەمرکە. ئەم بەڕێزەمان پێی وایە میلەت خۆی هۆکارە بۆ دروستبوونی ئەم قەیرانە و ئەم دۆخەی ئێستا چونکە میلەت خۆی ئەمە قوبوڵ ئەکات. ئەوانش بۆیان دەرکەوتووە کە میلەت چییە و تا کەی تووڕە نابێت و سەبر و تەحامولی چەنە. دیارە تێگەشتون لەوەی کە میلەت هەچی پێ بکرێت بێدەنگە بێت. ئێمە هیوادارین میلەت بێدەنگ نەبێت بەڵام داواژەکەین کارەسات نەنێنەوە بەڵام هەوڵ بدەن لە ڕێگەی سونەکانی دەنگدانەوە بێت لە ڕێگەی خۆپیشاندانی مەدەنیانەوە بێت هەوڵ بدەن دۆخی یاریمی کوردستان بگۆڕن بۆی چیتر سەرکردەکان یاری بە قوتی خەڵک نەکەن وەکو ئەم بەڕێزەی کەوتی ماڵ هەیە پارەی پێ نەبووە جەژن بکات. ئێمە هیواداری میلەت هۆشار بێتەوە وەکو میلەتەکانی دیکە کە چۆن سەرکردەکانیان ناچار کرد بەرەو چاکسازی هەنگاو بنێن. لەم جەژنە پیرۆزەدا چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی کورد؟ وەڵای بەیامەوەیە هەتێ جژنی ڕەمەزان جژنێکی تایبەتی بۆ هەموو چاپارچە کوردستان. جژنێکی ڕەمەزانیشنەوەی مشکم کوردستانە سەرکەویت هەر چاپارچە. پەیامێک ئاراسی سەرکردەکانەکەی چ داواکاریەکان لەکەیت؟ وەڵا داواکاریمانەوەیە ئەو بۆ مەعاششتە بۆ خەڵک یارمەتی خەڵک بن گرانوشتە لەناو بازار ڕێکۆبیتەوە. پەیامی هاوڵاتیەکانمان لەم جەژنەدا بەو جۆرە بوو کە داواکارن لە سەرکردەکانی هەرێمی کوردستان چاکسازی بکەن بە خۆیاندا بچنەوە قوتی میلەت بدەن کۆتایی بێنن بە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا و کۆتایی بێن بە گەندەڵیەکان. پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە زۆر نیگەرانن لە دۆخی ئێستای هەرێمی کوردستان کە زۆر دڵتەنگ و ناخۆشن کە بە قسەکانیان و بە سیمای ڕوخسارەکانیانەوە دیارە کە تا چەند نامرتاحن لەم دۆخەی هەرێمی کوردستان. ئێمەش لەم بەرنامەیەوە لەم پەیامەوە داوا دەکەین سەرکردەکانی هەرێمی کوردستان کۆ ببنەوە لەسەر مێزی گفتوگۆ بۆ یەخستنەوەی ماڵی کوردی بۆ ئەوەی میلەتی کورد نەبێتە یاری دەستی سیاسەتەکانی حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆی میلەتی کورد لە سایەی ڕێنەکەوتنی ئەوان و بەرژەوەندی شخصی ئەواندا چیتر نەبنە قوربانی و باجی هەڵەکانی ئەوان نەدەن. ئێمە هیوادارین دۆخی هەرێمی کوردستان دەست بەجێ کۆتایی بێت بۆ ئەوەی میلەت لەم قات و قڕیە و لەم برسێتە ڕزگاری بێت. پەیامەکان نیگەرانی زۆری پێوە دیارە هاوڵاتیەکان زۆر تووڕەن. هیوادارین سەرکردەکان تووڕەیی هاوڵاتیان خەمی هاوڵاتیان بڕەوێنەوە پێش ئەوەی کار لە کار بترازێت چونکە وەکو پێشتری جوتوبانەوە ئەم جارش دووبارەی دەکەینەوە هەموو شتێک لە باریکیا دەبچڕێت تەنها زوڵم نەبێت لە ئەستوریا دەبچڕێت. هیوادارین پێشەوەی ئەو گوریسە ببچڕێت سەرکردەکان بە خۆیان دابچنەوە و دڵی میلەت ئاشکەنەوە. پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت. بارانی مهربانی با سوز به درختی تمانی زاویدانی